کاتێک کە باسی ئەکادیمیەتەکەی یەکسەر ڕێک بیرمانەکەێتەوە زانکۆ و بڕوانامە و دوکتۆرا و شەهادە و کۆمەڵی خەڵکمانێتە بەرچەو کە ناوی زۆر قەبوو گەورەیە. خۆمە عیبە نییە گەر وابێ بگرە شانازیشە بۆ وڵاتێک گەر زیاتر لە چەندین ئەکادیمی و خەڵکی گەورەی هەبێمە دڵخۆشە بین پێی. بەڵام من چیرۆکێکی خۆم هێلیەوە دەست پێکەمە چی لە ناو بابەتەکان و وردەوردەویژەوەیە. من گەنج بووم لە متەوەسە بووم ئەوەی ساکە پێوترێ بنەڕەتی لە مەرحەلە حەوتی ئێستا هەشتی ئێستا ئەکات ئەو کاتپیان و متەوەستا پۆلی دوو. کاتێ چین بۆ سێری شانوویەکان وامە نەزانی تەنیا و کەسانە بۆیان هێبچن سێری بکەن و قسەی تیا بکەن و باسی بکەن کە بڕوانامەیان هەیەیان شانۆکارن خۆیان. بەتایبەت ئەو کاتە بەس پەیمانگەی هونەرە جوانەکان هەبوو کە چینە نمایشەکانی ئەویان لە هۆڵەکانە سیرمانە کرد کۆمەڵی خەڵک هەبوون لەژێر ناوی جۆرا و جۆرە ینی کە قسەیان نەکردیان ئیشیان نەکرێمە نەمانەزین باسی چیەکەن زۆر ناخۆش بوو. یعنی هەتا جارێک لە جارەکانی کە لە هاوڕەکان کێسا بەداخەوە کاتە شانۆی ئەکرێسا بۆ بپارێزەر لە تەنیشتمە وتمەوە چی ئەڵێ ئەو نمایشت جۆم لە دەنگەکە نەبوو کز بوو. ئیتر خەتای من بوو من تەمەنم ئەوە نەبوو یان ئیشەکە وابوو نازانم تەمەنەکەمان وابوو وتی تۆ خۆت ئەبێت تێی بگەیت. منیش گەنجێکم و لە سەرەتای دروست بوومەنە حەزەکەم بزانم ئەم نمایشە باسی چیەکەمەوە بۆ من تێناگەما من خەلەلێکم هەیە نەخوێنەوارم کە من گەنجێکی باشیش بوو لەو تەمەنانای تازە هاتوینە ناو وەزعەکە و خۆمان بە خوێنەوارە زانیوە چوینە کتێبخانە و ئەی بخوای بۆ من لەم نمایشانە تێناگەم. هۆکار چییە چین بۆ سەیری شان و نازانین باسی چیەکە. بۆیتە من لەو کاتۆ عقدەیەکێ گرێکێ لەگەڵما هاتووە کە پێوتێ گرێ ئەکادیمیەت گری گوتار ئەم شتانە کە ئێستا پێڵێن. گوتار سەر بەکوێ و سەر بەکێ و بە معنای چییە؟ گوتارەکە هەر لە مانا سەرەتایەکەی سێری بکەینێمە چەند معنایەک لە بەردەستمانە هەیە تا ئێستش بە معنای وتار خۆتبە بەکاری هێنێ. تەمان ئێمە خۆتبەمان هەیە وتار ڕیتۆریک یان با بڵێین کە وتاربێژی پێوتێ لە بەرامبەریشە خیتابمان هەیە گوتارمان هەیە دیسکۆرسمان هەیە و تا گاشە هەر لە عنوانەکانیشە جەم کردوونەتەوە بۆی کە خەڵکی ئێمە بزانێ باسی چیەکەین. کاتێک کە باسی گوتاری شانۆیەکەی مەبەستمان لە خۆتبە نییە مەبەستمان لە وتار نییە. وتار قسەکردنە زیاتر دیالۆگێکە با بڵێن بەشێوی وتار پێشکەشەکرێ بەڵام گوتار زیاتر لە ناوەخنەوە شاراوەتەوە بەرگی کەی پێوە نووساوە شتێکی کەی لەگەڵایەکە ئێمە بێ هەموو جارە نایدۆزینەوە زۆر جار تێکەڵە لەگەڵ ئایدۆلۆژیا زۆر جار لەگەڵ پەیاما تێکەڵەکرێ زۆر جار لە ئەچێتە ناو هەنێک بابەتەوە کە ڕەنگە ئاسان نەبێ بیدۆزینەوە. بۆیە من وردەوردا ئەچمە ناو بابەتەکەم ئەم شتێک کە ئێمە باسیەکەین پەیوەندی بە دیدگاوە هەیە ڤیژن چۆن لەم بابەتە تێبگەین چۆن لە گوتار تێبگەین گوتار چییە؟ ئایا ئەم زاراوەی ئەمەنە مێژوویکی دوور و درێژی هەیە ئەمەنە ئاڵۆزە واگەنجێکی متەوەسەیان با بڵێن کەسێکە لە سەرەتاکانی تەمەنیا ئەچێ بۆ سەیری نمایشێکی شانۆیی و نازانێ باسی چیەکە یان ئەکرێ بابەتێک بێشایانی ئەوە بێ ئێمە هەڵوەستی لەسەرکەین و بزەین باسی چیەکە. گوتار بەپێی ئەو سەرچاوانی کە لەبەردەست منەوە باسێکە تاوانمە توێژینەوەیە بوون بۆرە من تۆزە شتەکان جڵفەی یەکەم تەنیا لەبەر خاتری کە کەس تووشی دەردەکەی من نەبێتەوە نەمبەنەوە بۆ لای مامە شێخ بۆی چارە سەرم کە هیوادارم من تووشی شێخ نەبوو ڕێم نەکرێتە لای شێخ. گوتار مێژۆکەی زۆر تازەیە گەڕێتەوە بۆ سەردەمی هاوچەرخ بە تایبەتیە گەڕێتەوە بۆ لای زمانزانی سویسری فردیناندی سۆسێر. سۆسێر لەوێ کە بۆ یەکەمین جار باسی لانگویستیکەکە لەگەڵ مەسایلی زمان و مەسایلی ناولێنان و سیستەمی ئاماژەکان کە پێوترە دال و مەدلول. بەس پێشوی باسیەوە بکەم زۆر گرنگە خەڵکیمە پێشینەوەی ئەهمێ پێش ئەوە چی هەبووە بۆ تۆزێکی کەینە سەر ئەوە بەڵام پێشوی باسیەوە بکەم گرنگە ئێمە بزانین کە باسی گوتارەکەین گوتار مێژۆکێ گەڕێتەوە بۆ ئەم سەردەما بۆ ساڵی 1800ەکان بەرەو دواوە کە ئیتر لێرەوە شتێک پیا ئەبێ بە ناوی مەرگی نووسەر. مەرگی نووسەر چییە؟ مێژۆکەی گەڕێتەوە بۆکەی. ئەگەر بگەڕنە بۆ لایەنە فەلسەفیەکەی ئێمە لە ڕووی زانستی و لە ڕووی فەلسەفیشە دوو بیریاری گەورەمان هەیە یەکێکیان پێوترێ فریدریک نیچە و ئەوەی تریشان داروین چارلز داروین لە زانستە تیۆری پەرەسەندن و دواتریش نیچەی فەیلسوف کە مەرگی خۆی ڕاگەیان. دواتر لێشەوە گەشە ئەکا بەرەو کوێیەت بەرەو لای ڕۆڵان بارت و جولیا کریستیڤا و لای جاک دریدا و ئەمانە هەمیان هاتن قسان لەسەر مەرگی نووسەرەکە واتە هاتن وتیان ئێمە چیتر پێویستمان بە ناسینی نووسەرەکان نییە ئێمە نامانێ بزانین نووسەر کێیە
کەی زەواجی کردووە چەند مناڵی هەیە کەی خەڵکی خۆشی سووار چی مشکلێکی هەیە بۆ نە ئێمە هاتووین ئەڵێن دەقەکەی مهمترێکە لە خۆی بەرهەمەکەی مهمترە لە خۆی بۆیە مێژووی گوتار ئەگەڕێتەوە بۆم سەردەمانە واتە تۆ لە ناو دەقا ئەگەڕی بە دوای کۆد و ئیشارات و دال و مەدلول و ئەو معنانی کە واتە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە معناوە بۆیە ئەمەشی تو وردە وردە خۆتان نەزانن بە تایبەتی لە یەکێتی سۆڤێتی جارانە کێشەی ئازادی دروستە بێت کێشەی ڕای جیاواز دروستە بێت کە هیچێک لەو حاڵەتان ئەوەیە کە باسیەوە کاڵێ ئەوە بەرتەسکەکرێتەوە تا بزوتنەوەی فۆرمالیزم دروستە بێت تا لە ڕێگەی فۆرم و هێماوە تعبیر لە خۆیانکەن بۆی نەتوان ڕاستەوخۆ بۆچوونەکانی خۆیان بڵێن ڕاستەوخۆ باسی ئەو شتە بکەن کە ئەیانەوێت بۆ نەگوتار لای فۆکۆ پەیوەندی هەیە بە مەسایلی ئەخلاق و دەسەڵات و معریف و ئەمانەوە بەڵام لە لای کەسانی وەکو سۆسیال پەیوەندی بە زمانەوە هەیە تا تۆ بێ لەناو زمانە بگەڕێی بۆ گوتار ئەگەر ئەمە بێنیتەوە بۆ هاوچەرێک بۆ سەدەی 20 بەرەوژووەتە بەرەو سەدەی 21 ئێستای هاوچەرخمان لە ڕاستە لە دنیا گوتار زۆر ئیشی پێ ناکرێت بۆ لەبەری کە ڕەهەندێکی زیاتر ئایدۆلۆجی هەیە گوتار تێکەڵە بێ لەگەڵ چیا ئایدۆلۆجیا مەبەستمان ئەو ڕێوڕسمانەیە کە بە تایبەتی ڕۆمانی 1984 ڕۆمانوسی گەورەی بڵین ئەو کاتە فلیمیشەیە لەو ڕۆمانە باسی چیەکە باسی ئایدۆلۆجیات بۆکە هیچێک لە کارکتەرەکانی کە بەڵێ جۆرج ئۆروێل عەفو زۆر سوپاس دەستخۆش جۆرج ئۆروێل هەر ساحێبی ئەو ئیشەشێک کە مەزرای حەیوانەکانی نووسیوە و زانیاری لەوێ کارکتەرێک تیا کە ئەیگیری بەنە زیندان و دەستی ئاوالێک هەڵەوە چەندە لەوە 5 هەڵێ گەرێمە پێ بڵێن ئەڵێ چەندە بڵێن نیزامی سۆشیالیستی سۆڤێتی هەڵێ هەر 5 شێقرتێنن هەڵێ سە چەندە هەڵێ هەر 5 هەڵێ ئەوەی کە شێقرتێنن یعنی بە زەبری هێز بە تۆقاندن بە ئازاردان بە ئەشکەنجەندان بە زۆر وەوریەکەن تۆ بڵێمە 4 ئەگەر سەیری بکە ئێستا لە ڕۆژگاری خۆشمانە زۆر کەم نین و کەسانی کە بە زۆر ناچارتەکەن بەمەنە بڵی 4 کە لە کاتێکا پەنجەکانی دەست 5 ئێمە پێڵە چەند ئەڵێەوە 4 ئێگەر نەیکەی بە 4 چیەکەی بۆ دەکەن بە 4 ینی بە زۆر بۆیە لێرە گوتار تێکەڵە بێ لەگەڵ چی لەگەڵ ئایدۆلۆجیا پەیوەندی دروستەکە بۆیە بەردەوامە گەسەیر بکێسە زۆر بەمانە چینە ناو نمایشەکان ئەڵێەوە پەیامی چی بۆ نمایشە ئێگەر بڵێ نەیبوو ئەگەر بڵێ نەیبێت چی ڕوو هەیە ناتکەن بە چاڵەنەوە بەرهەمێکی زۆر ناشرینی کشتێکی زۆر خراپی کرد ئێمە لە تازەترین بەرهەمەکانی تیپی هاوڕیانی گەزیزە نمایشی یادەوەری کراوەی نیگار حەسیب قرەداوی دکتۆرە نیگار نمایشێکی کرەموانی کە بینەری بوو نەزانن دەوێت زۆربەی کێشەوان هەبوو پەیامی چی بۆ نمایشە لە کاتێکە ئێمە ئەتوانین دەیان و سەدان نمونە بێنینەوە لە نمایشی هاوچەرە کە پەیامی تیانێ مەبەستمان پەیام بۆ نیشتێکی خراپە ئاگاداری و حاڵەتە بین بەس بۆی بزانین باسی گوتاری ئەکادیمیەکەین گوتار بەمانە ئەکادیمی و زانستیەکەی لە سۆسیەرەوە دەست پێکەوە تا ڕۆڵامبارت و تا جاکدریدانە بەردەوامە بێت وەریتر لە قۆناغێکا تێکەڵە بێ لەگەڵ ئایدۆلۆجیا و پەیام هەڵەگرێت لەگەڵ خۆیان کۆد و ئیشارات و ئاماژە و ئەمانە دروستەکان بۆیە کاڵی گوتار مەبەستمانە قسەیەکە تێ ئەیکەیت ئاڕاستەیەکیشی تریەکەیت بە کورتەکەی ئەوی مەحموود عەکاشەی ئەڵێ من قسە ئەکەم بۆ تۆ ئێمە قساکەین بۆ ئێوە ئێمە لەگەڵ ئێوەی وەرگرمانە هەمیشە لە کاتی قسەکردن لەسەر گوتارە پەنجە ڕائکێشین بۆ ئەوەی تر هەرگیز ناڵین ئێمە کاتێک ئێمە قساکەین ئۆتۆماتیکی لەگەڵ ئەوانمانە بۆیە من تۆ ئێمە و ئەوان وەکوتمان ئەم شتانە بێت جیاب کرد ینی زیاتر وەکوتم سەرەتاکی فەلسەفیە دواتر ئەبێتە ناو زانستەوە و لەوێشەوە گەڕێتە ناو ئەدەب و ئاخر جاریشە لە ڕێگەی زمان و ئەنۆ خۆی بەیانەکە کەواتە ئێمە ناکرێت باسی گوتار بکەین وا بزانین ئەم شتە بەس تەنیا پەیوەندی بەو کەسانەوە هەیە کە خاوەن بڕوانامن و هەر کەسێک شارەزای فەلسەفی زانستی زمانەوانی ئەلەم بوارانە هەبێت مافی خۆی تێبگات بەڵام ئێگەر هاتوو بەرهەمێکمان هێنا و دەڕووی گوتارەوە خۆی لاواز بوو ینی خۆی ئەو توانایی نەبوو ئایا هەڵەکە لە منی وەرگر بەڕێزت وەکو بینەر یا وەکو خوێنەر هەڵەکە لەی کوایە ئەبێ لێرا بڕیار بین ئایا ئێمە بووین نەمانتوانی گوتار بەرهەم بهێنین یان بەڕاستی باوەڕشمان پێنی و ئەشیکەین یان سەرمان لە خۆشمان و لەو کەسانە شتێکیاوە کە باسی شانەوەکەن و گوێگری شانۆ یان وەرگری شانۆ بۆیە کە باسی گوتارەکەین ڕاستەوخۆ ئێمە یەکسەر وا تێگەین
خەڵکانێکان بە دکتۆرایەکەوە یاخود بە ماستەرێکەوە یاخود بە هەرچێکەوە سەرقاڵی ئەم کایە زانستیان و خەڵکی تر بۆیانیەوە بێ بەڵام کەسە کە تۆم سەرەتایە ئەزانی مێژوویەکی هەیە بۆیە ئێمە چۆن لەم بابەتە تێبین پەیوەندی بە ڕوئیایی ئێمەوەی کە باسی ڕوئیاکەین لە شانۆ سێش دەڵێن ڕوئیا دیدی فەلسەفیەکرێتەوە تا تۆ دەڕی فەلسەفی و ڕوئیا چۆنە تەسەورت چۆنە پێشبینی ئەو شتانە چۆنەکەی جیهانبینی چۆنە باسی بینای درامیەکی لە ناو دەقەکان لە ناو نمایشەکان ئەمە کەسێکە شاقوڵی بیرەکاتیان ئاسۆیی بیرەکاتەوە کەسێکە زەمینی بیرەکاتیان ئاسمانی بیرەکاتەوە بە ئاسانکاری یان دیوێکی تریمان هەیە کە ئێمە زۆر حسابیشی بۆ ناکەین مەسەلەی ناونیشانە زیاتر ئەبا بڵێن ئەو لەقەبانی کە لە شتەکانی ئەنین بۆی کە بڵێن ئەمە بەرهەمێکی تەواو زانستی و پێرفێکتە کۆمەڵە زاراوە ڕیسەکەین من خۆم بیرمە لە یەکێک لە نمایشەکان لەو کۆناغە گەنجێتی ئێمە کاتیم سێمەکرد پەڵەیەک ڕووناکی بوو کەسێک قاچی بۆ سەرە بوو تێناگەیشتم چێ مەسەلە خۆ ڕەنگە لاوازەکە لە منەوە بوو بێ بەڵام جوابانەوەکان جوابانەوەیەکی ئەکادیمی نەبوون یان جوابانەیەک نەبوون بۆی من پەروەردە بکەم کەواتە ئەم شتێک کە بەنای گوتارەوە هاتووەتە ناو شانۆ لە کوردستان زیاتر ئیش لەسەر دابڕاندنی جمهور و یا باڵیکە پێوتێ وەرگر و بینەر لەگەڵ شانۆیە شتێک دروستەکەین قەتعیەن پەیوەندیان بێکتریەوە نەما لەژێر ناوی گوتارە مادەم تۆ گوتارێکت هەیە و منە گوتاری تۆم ناوێت بۆم هێنیم بۆ سەیری نمایشەکە ویان ئەگەر هاتمە نمایشەکەدا و گوتارەم نەدۆزیەوە ئیتر تۆ بەرە و ئیرهاباکەی کە حەملەیەک لە دژەکرێ ئەم بەرهەمە زۆر لاوازەوە لانەشە هەڵەکە لە بەرهەمەکەیە بێت بەڵام تۆکو بینەرێک لەبەری کە واتێگەیشتی گوتار تەنیا و کەسانە بەرهەمیان کە شانۆوەکەن پەیوەندی نییە بە کەسی دەروی شانۆیان بەوانی کە موەسسەساتەکان بە دەستگاکانەوە ئیتر تۆ لێرەوە یەک نیشانی پرسیارەکە سەر تەواوی پرۆسەکە نازانی گوتار ئایدی کێیە ئایا شانۆکارەکان بەرپرسیارن یان هونەرمەندەکان بەرپرسیارن یان دەستگاکان بەرپرسیارن هاوڵاتیان بەرپرسیارن ئێمە لێرەیە لەبەری کە مەسەحمانە باڵێ ڕووپێویەکمانە ئامارمان لە بەردەستانی ناتوانین بە ڕەقەم قسە بکەین بەڵام بە گشتی توانین بڵین هەر سێکمان بەرپرسین هەم دەستگا ئەکادیمیەکان دەستگا هونەریەکان بەرهەمێنەرەکان بەگشتی وەلەگەڵ هاوڵاتیان وەزایدن هونەرمەندەکانیش چونکە ئێمە باوەڕمان وایە بەس خۆمان لە شانۆ تێگەین و خوێن شانۆکاران شانۆکارەکان وا تێگەن بەس خۆیان بۆیان هەیە باسییان بابەتانە بکەن خەڵکان یاساییش وا تێگەن بەس هونەرمەندەکان بۆیان هەیە قسانە بکەن کە لە کاتێکە هەردووکمان بەیەکەوە ئەتوانین پرۆسەکە بکەین و دەستگا هونەرەکانیش ئاگان لە هیچیان نییە تەنابیر لە خۆیانەکەنەوە ئایا چالاکیەکانیان ڕیزەکەن بە دوایەکە یاخود چۆن تەواوەکەن کاتێمە کە باسی گوتارەکەین ڕێکمە بەسمانێ بڵین کەسێکی قسە بۆیە ماکە و ئێمەش ڕێک وەرێگرین واتان نوختەیەکمانێ هەمومان بۆیە ڕێ جیاوازە لە ئامانج جیاوازە لە شتەکانی تر بەڵام ڕێکێکی هەیە چێتەوە ناو ئایدۆلۆجیا ڕێکێکیشی هەیە چێتەوە ناو پەیام کە تۆزێکی کە لەسەرمانە هەمی ئەوەستین باش مادەم ئێمە زاراوەکانمان جیاوازمە تارە گوتارمان ڕوون کردوم بە بەسمان لە گوتار چییە و لە کێوە هاتووە ئێستا باسی ئەکادیمیەتەکەین چی ئەکادیمیە ئەکادیمیەت یعنی چی ئەکادیمیە دەڵبەتە مێژۆکەی کۆنترێکە لە گوتار ئەگەڕێتەوە بۆ سەردەمی یۆنانی کۆنەکان بۆ چەند هەزار ساڵە پێشێسەوە بۆ یەکەمین دەستگا بەناوی قەدمۆس یان ئەکادیمۆس کە ئەفلاتون لە دوای تیرۆرکردنی سوقراتی فەیلسوفە بۆ یەکەمین جارە و دەستگایەدا ئامەزرێنێ بەڵام چی واکە و دەستگایەدا بمەزرێت کاتێک کە تیرۆری فەلسەفە لەسەر دەستی کۆمەڵێک خەڵک بەناوی دیموکراسیەت زۆرینە و کەمینە دەورەبینە دەوێت زۆرینەیەک حکومەکە لەسەریکە کەسێک بکوژرێت ژار خوارد کرێت لێو بڕیارە دێبۆی کە دووبارە نەبوونەوەی کوشتار دووبارە نەبوونەوەی خوێن بە ناوی دەنگی زۆرینە و کەمینەوە ئەم حاڵەتە دروستە بێت لێرەوە شوێنێک پێیاوێ بە ناوی ئەکادیمیا لە ئەکادیمیا چییە بووسەرێت چی ڕوئەیە بە معنای چیەت ئەکادیمیا دوو ناوی هەیە یەکیان بە ناوی ئەوەی مەکتەبەکەیەکە ئەفلاتون یان پلاتۆن بە ئینگلیزیەکەی دامەزرێت ئەوەی تریشان بە ناوی پاڵەوانێکی ئەفسانەی یۆنانیەوەیە کە لەو سەردەمانە خۆتان نەزان زیاتر سەردەمی پێش فەلسەفە سەردەمی ئەفسانەکانە ئەکادیمیا بۆچی باشە یان بۆچی باشە ئێمە ئەکادیمی بین گوتار چه پەیوەندیی هەیە بۆ کاتێک کە گوتار پیا ئەبێت ئەگەر بێت و ئەکادیمیە نەبێت لە دەرەوەی ئەکادیمیەت بێ هەمیشە تەوجیهی هەیە بۆت هەمیشە ڕێنمایی دەکا سێری مەلاکاری مزگەوت سێری مامۆساکاری مەکتەب سێری سیاسیەکان سێری خەڵکانی هونەرمەند سێر ڕۆشن هەمیشە قسەیان هەیە بۆ خەڵک بەردەوام یعازێکی ئەوە بەداخەوە ڕسمەگە سێری بکەن هەمیشە خەڵکێکەیە لەسەر چۆک کەوتۆ بۆ وانیتر و کەسێکێ لەوانیتر گەورەترە
ئەم کەسە گەورەی معنەی وانە لە ڕاستیا خۆی گەورە نیە لە ناوەڕەکە بەس زۆر جات بە زۆرین گەورەی ئەەکەین ئەمە یەکێکە لە کێشەکانی کە بەناوی ئەکادمی بۆیە کاتێ باسی ئەکادیمیەتەکەین دوو شت هەبێ لە بەرچاومانە بێ یەکەمیان جەماعەتێکمانەیە پێڵێن سۆفیست جەماعەتی ترمان پێڵێن فەیلسوفەکان پێشووی ئەکادیمی دروست بێت لە دەرەوەی ئەسینا کۆمەڵی خەڵک هاتوونەتە ژوورەوە بەناو ئەسینا خەڵکیان پەروەردە کردووە بەنابەر بە مەبلەغێ پارە مناڵی خەڵکیان فێری مۆسیقا و ئەدەب و هونەر و ئەم شتانە کردووە بەڵام دوای ماوەیەک سەیرەکەی مناڵێکیان هێناوە حەزی لە هونەر نەبووە یان حەزی لە بیرکاری نەبووە خسوانەتە ژوورێکی تاریکەوە بە شۆڵێک تێی هەڵاوە تا جێگەیەکی لێو دەچۆ ئێوە دەنگێکی لێو دەڕێکیانی تۆ لە مناڵێک لی بیت هەرە بێ لە ئاخرەت دەنگێکی معقول ئینسانێ لی بیت و ئازاری پێ نەکات توانەوە جنۆکە چۆتەیکانیەوە یان ئەمە ئاوا فێرە بێ بێتی هەڵبەی لی بێ عەزێتی بێ بۆیە بینی مێژووی سۆفیستەکان بریتێ لە مێژوو لێدانوتی هەڵانە لە بەرامبەر مەبلەغێ پارە وەرەگرێ چییە بەخشێ ئەو علمی کە پێێتی کە ئێسش مامۆساکانمان هەر بە هەمان ڕیتمە ڕۆی کە من حەزم نینە بەڕاستیم دانیشتە بەم شێوە تەڵقینێ بێ بەس لەبەر و کامێرۆشتە بیاوت بینە من بەڕاستی دام نابوو بە جوانێکی کە دەست پێ بکەین تۆزە بۆ من ناخۆشەوە دابنیشین چونکە خۆم ئیشەکەم ڕاهێنانیش دەسەرواکەین خەڵک ئاوادانە نیشەی جۆ بگرێت ئێمەش قسە بکەین چالاکیمان دانابوو بە یەکەوە بیکەین بەس وا دیارە کاکە پیوتم کەوانەکەم ویتم جواناکەم بەرحاڵ سەرتانەیە شێنم مێژۆکێ گەڕێتەوە بۆێرە بەڵام دوای بەهاتنی دامەزرانی ئەکادیمیەت واتە خەڵکێکە بێ بە مامۆسا لە ناو دەستگا گرنگە نەک کەسەکان نەکێ بێ بە مامۆسا و کێ بێ بە قوتابی دەستگاکان گرنگترە بن پێناسە و شوناس وەرەگرن هەوێ وەرەگرن ئەو کەسانی کە لەو دەستگا ناخوێنن ئۆتۆماتیکێ بن بە کەسی ئەکادیمی واتە کەسێکن سۆفیست نین بۆ پارە ناچن دەرز بڵێن بەڵکو لەبەر خاتری خودی حەقیقەت لەبەر خاتری خودی ئەو شتەکە خەریکیە بن لە پێناو دۆزینەوەی دۆزێکی ڕاستەقینە مرۆڤ ئامادەیە چێ بێ بە ئەکادیمی کەواتە لێرەوە گەینەوەی کە تەسەسولە تەڵعەن تاگاتە سەدەکانی ناوەڕاست تەڵقینەکرێن بە ئاین ئەو کەسانیە بن بە قەشە بن بەوە ئەوانە پیان وتری ئەکادیمی بەڵام لە سەردەمی هاوچەرخەو لە دوای ڕێنیسانسەوە وردە مەدارس دروستە بێ قوتابخانی هاوچەرخ دروستە بێ دەستگاکانی وەکو زانکۆ و پەیمانگە ئەمانە کە لە ماخرانە دروستە بن ئەمانە بن بە سەرەتا بۆ ئەکادیمیەت ئیتر مەرج نییەم کەسە دکتۆرای هەبێ بۆی پێڵەنەکان هەر کەسێک لە بواری توێژینەوەیکی زانستی یاخود هەر کەسێک لەناو دەستگایەکی پرۆفیشناڵ کە بڵێن لە ڕووی زانستی متەکامل بێ و یەکێک لەناو بازنەی زانستیە ئیش بکەمە بۆ کەساڵین ئەکادیمی واتە ئێستا تۆ لە جێی خۆتەوە ئەگەر باوەڕ بە بنەما هەیە واتە کەسێکە باوەڕی بە سیستم و بە دامەزراوە هەیە و لەناو دەستگا ئیشەکە بۆ کەساوتری ئەکادیمی ئیتر حەزەکە بە هیچ شەهادێکیشی نەبێ بەڵام مهمە بیرکردنەوەی ئەکادیمیانی هەبێ و باوەڕی بۆ بێ شتە بە دەستگایی ئەکرێ بە تایبەت کاری توێژینەوە و توێژەرایەتی بە تەنیا کەسێک زۆر کەم سەرکەوتووە بێ ئەڵبەتە ناڵی ناکرێ بەڵام زۆر قورسە بەڵام کە بوو بە ستاف کە بوو بە گروپ کە بوو بە دەستە کە بوو بە دەستگا ئیشەکان سەرکەوتووە بێمە بۆ خۆمان لە تیپی هاوڕانی گەزیزە زۆر جار ئاوە بە گروپ ئیشەکەین بۆ ئەمانەیە هەموو بنەما و تەسیسە ئەکادیمیەکان هەم لە ڕووی هونەری هەم لە ڕووی ئیداری و هەم لە ڕووی تیۆری شەم شتانە سەرقاڵی بیناکردنی بە بەردەوامی خۆمان بەرەو پێشەوەین و ئەپدەیتێکین کەواتە تۆی هاوڵاتی تۆی مرۆڤ تۆی هونەرمەند تۆی شانۆکار تۆی ناشانۆکار ئەوەی تێگەوەی تێناگەی گوتار شتێکی تازەترە لە ئەکادیمیەت ئەکادیمیەت بنەمایەکە هەموو کەس ئەتوانێت ببێت هەر کەسێک باوەڕی بە بنەمای زانستی هەیە باوەڕی بە تیۆر هەیە باوەڕی بۆ لەناو بازنەی توێژینەوە بێەوە باوەڕی بۆ قسەی گیرفانی خۆی فڕێنەیە ئێمە بەم کەساڵین ئەکادیمی کەواتە گوتاری ئەکادیمی لە شانۆیە گوتاری ئەو کەسانن کە خۆیان هەڵاوەتە ناو بابەتێکە کە لە ڕاستیە دژی یەکن گوتار لەگەڵ ئەکادیمیەتە پەیوەندیی ناتەندروستیان هەیە تۆزێکی کەینە سەر ئەم بابەتەش کاتێک کە باسی گوتارمان کرد کەسێک کە ئەگا بە گوتار پێویستە کۆمەڵە پرۆسەی بڕی بێ یەکەمە بێ خوێند بێتین بزانە کووتمانە و پێشینەی هەبێت دووەم ترێنینی کردبێ تا ڕاهێنانی تیا کردبێ و ئامادە بێ بۆی ئەو شتە وەربگرێت و دوایەوە ئینستراکشنی هەبێ واتە بنەماکانی ئەو میتۆد و تیۆرانی هەبێ کە ئەوێ ببێ بەر و پاشان اینجا پراکتیکی بکەوە سەکسیسە بێ واتە تۆ گەرم کۆناغ و پلیکانانە نەبڕی دڵنیام لە شوێنێکا گوتار بەکارێنی تۆ گوتار بە ئایدۆلۆجیا بەکارێنی دڵنیام لە باتی پەیام بەکارێنی دڵنیام لە باتی غەرەز بەکارێنی زۆر جار توێ دژی شتێک بیت بۆ نەبزوتنەوە شعبەوەکان پۆپۆلیسمەکان لە هەموو دنیا خەریکی ئەمەن چ لە بواری ئەدەبە لە بواری هونەرە لە بواری سیاسەت خۆتانی بینن بڕۆن کام سیاسیە بینی بەم خۆناغانە تێپەڕێ کام پەروەردەکار مامۆستا مهندیس هونەرمەند وایە کاک ئەڵبرد
کامیان بە پلیکانانە سەرەکەونە سەر و کامیان ئامادەی ڕاهێنانن کامان ئامادەی خوێندنن لەو مەجالانەیە بۆیە کاتێک کە باسی گوتارەکەین ناگەیتە ئەو شتێک کە تۆ ئەگەر بێت و بۆ پلیکانانەیە هەنگاو بە هەنگاو نەتبڕی بێ خۆمان بە کوردی پێڵین لە پڕ بۆتە کوڕێ واتە لە خۆمان و حەزمان لێتی بڵێ وەڵا تۆ زۆر مهمی بەڕاستی ئاگاو لێ باسی گوتارەکە چەند مهمە قسەکانی باسی جامن تەوا لەم ناو نیشانە زەڕبەی زۆر لێن هەنێک کەس زانێ لەبەرەوە نەهاتە بێ بڵێ گوتاری ئەکادیمی لە شانە زۆر وشک و موعەقەد و ناخۆشە بەڕاستی بێسە باسی چی بکە باسیەوە کابێ لە زانکۆ چۆن بخوێنی کڵاوەکەی سەرێ چۆن بێ عەباکەی شانێ چۆن بێ کە لە ڕاستیە من نامانی وا بڵێن ئەمانە بڵێن ڕێک بەعکسیەوە ئەتوانی بە تاکشەڕواڵێکەوە بە کراسێکی سپی دەرهاتە بێ خۆت بە کەسێکی زۆر ئەکادیمی بزانی لەوانە هونەرمەندێکی گەورەمان هەیە لە ڕۆژهەڵات هادی زیادین بیبینە زۆربەی جار شەڕواڵێک و کراسێ بەڵام کەسێکی زۆر ئەکادیمیە مسلم مامسەدارە حەمەد سەعیمان هەیە بڕۆ بیبینە خەڵک لەگەڵ ڕێزم تا لە قۆسا قسەی من نییە و پەرژنێکی بە گوڵم شتم بۆ بسەڵ نەدوای پێڵەن ناتەواوە یعنی عەقڵە نەقڵ و شتیتوانە کە لە ڕاستیە کەسێکی زۆر عەقڵە کەسێکی زۆر بەتواناشە بەس ئێمە ڕێزە داهێنەر و خەڵکە ئەکادیمیەکانی خۆمان بەم شێوەیەکنەوە نیشانی سەرکەوتنمانە ئەوەیە حەڵمان ئەوانی ئێمە هاتین بە شەعب بەوێز نەبین نەک بە پرۆسە ئەمە پرۆسەکەی کە باسی کەمە بەبەسمان بوو ئێمە کاتێک باسی گوتاری ئەکادیمیەکەین ئێمە سێ جۆر لە ئەکادیمیامان هەیە ئەکادیمیای کۆنەوە بکە ئەفلااتون داینا ئەکادیمیای ناوەندەوەی کاگەڕێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست ئەکادیمیای نوێمانیان هاوچەرف ئەم زانکۆ و پەیمانگا و دەستگایانن بەڵام ئێستا دەستگای تینتانکی تر هەیە لە دنیاە دەستگای تر هەیە معتەبەرە وەکو فڕانکفۆرت مەسەڵەن بەدەر لە زانکۆکی دەستگای تری هەیە کە هەموو شتانە لە دنیا ئەڕوا بەڕێ و هیچ کێشەیەکیشان نییە بۆ چونکە ئەو ناوێ گوتار بەرهەم بێنێ ئەو ئێوێ ئەکادیمی ئیش بکە بۆیە بنەما ئەکادیمیەکان زۆر جارە بینین ئەکادیمیای نوێ ئەوەی تایە ئەوە بزانین یانی ئێستا کە باسمان کرد بۆیە کە باسی گوتارمان کرد لە سەرەتاوە لە چیەوە هاتووە چۆن تەوری کردووە بۆ دواتر باسمان کرد ئەکادیمیە یانی چی ئێستا تێگەنم دوانە پەیوەندیکی زۆر باشیان نییە بێکەوە گوتار دایما ئاڕاستەکردنە دایما ڕێخەتێکە بۆ کێشێتەوە ئاوا بڕمەبەستی من ئەوە جەنابی شەیەبێ و دایما هەمیشە ئامادە بی بزانم من چیەڵێم یعنی زۆر بە ئاگا بلی کە من چیڵم بەڵام ئەکادیمیە دوانیە لە کاری ئەکادیمیە هەمووان پارێزراوی چونکە باگراوندی تیۆریمان بۆ دروستە بێ پەروەردە وجودی هەیە پەروەردەیەک هەیە هەمومان فێرەکە گۆشمانەکە کە ئازاد بین و ڕای ئازاد قبولکەین بەرامبەرەکانمان پەسەندکەین بەڵام لە کاتی بوونی گوتارە لەبەری کە گوتار موەجەه یعنی ئاڕاستەکراوە جۆر جار بینی سیاسیەکان زۆرم حاڵتە بەکارێنەوەی جەنابیشە باسی کرد حاڵتە سیمۆلۆژی یعنی تۆ بێ بگەڕێ لە ناو قسەی سیاسیەکە بزان یەک پیت وشەیە شتێ بدۆزیتەوە بۆی کە بیکەی بە مەحاجەجە دژی ئەو بەکاری بێنیتەوە بەڵام لە هونەرەوە نییە مش حاڵەتە لە شانۆی ئەم حاڵەتە بۆ جۆرە نییە پەیوەندیەکە ڕێک بە عەکسەوەیە شانۆ هونەر بەگشتی لەبەری ئازادەوە باسی ئینسانی لیبراڵەکە لیبراڵ بە معنە هاوچەرخەکەی ناگەدار بن من تۆزە کلاسیکم لەم بابەتەیە باوەڕم بە لیبراڵی سەردەمی کلاسیک ئەوی یۆنانیەکان باوەڕیان پێ بۆ ئەگەر زیات لەسەریشی بڕن شتێکی کەشی بۆ زیاکەم بە زێرە شوێنی نییە بەرحاڵ من لە ڕووی سیاسیش و لە ڕووی فەلسەفیشەوە باوەڕم وایە ئینسانە بێ ئەمەنە ئاوەڵا بێت هیچ کەسێک نەتوانێت خەتێکی بۆ دیاری بکە بڵێت تۆ بێ ئاوا تێ بکەیت یان تۆ بێ ئاوا بکەیت چونکە کەوات کرد هیچ معنایە بۆ من ناهێنیتەوە یعنی هەتا بێنە بەرچای خۆگەر بەهەشت و دۆزەق پێشووتر بڕیاری لەسەر درابێ من هەر ئەچمە دۆزەق من کەواتە نوێژ بۆ بکەم یان بۆ باوەڕ بەڵام لە ڕاستیە ئەگەر سیر بکەین من زۆر جار ملتەزیمش نیم داوای بردنەکەم ئەگەر غەڵەتم کرد بۆم ڕاستکردنەوە بەڵام کە باسی ئاینەکرێ منەڵم بخوای قورئان بەتایبەتی خوایەکی زۆر گفتوگۆ حەزی زۆر لە گفتوگۆیە بەچی ئازانم بۆی کە ئەڵێ بگەڕێ بە ناو کەونا بزانە چۆن دروست کرا مەسەڵەن هیچ لە شتەکان کەومان بە کون فەیەکون دروست کرد بەڵام کە باسی کون فەیەکونەکە کۆمەڵێم مرتبەشێک بۆ دیارەیەک هاتوان بەم شتە یان باسی پلەی شەهید بوونەوە بەلام لەم شتانە شتی جوانن یعنی ئینسان ئەکرێ سوودیان لێ وەرگرێ و ئەکرێ فێری گفتوگۆ و دیالۆگ پێدانەوە خۆ ئەگەر بیویستایە ئەیتوانی ڕێک پێمان بڵێ کە ئەی خەڵکینە هەمووتان بەم سیراتە المستەقیمە بژین و هەتا مردن هەر ئاوا بەردەوام بن بەڵام ئەوی لەگەڵا نەکردین ئێمە خۆمانین ئەماکەین یانۆ کۆی کە لە سوورەتی بەقەرا هەیە وابزانمەگە غەڵەت نەبم کاتێک کە مانگاکەیان بۆ دیارەکەن جار مشکلە ڕەنگەکان هەیە کێشی چەنەک بێ ڕەنگی چۆن بێ شکلی چۆن بێ ئێخۆنی و چی بکەن کە بینەوە توی بۆ بخۆری زیاکەی ئەرێک بۆ خۆ زۆرەکەی کەواتە ئەم خوایە گفتوگۆ حەزی لە گفتوگۆی حەزەکە دیالۆگ دروست بێت ئەوە ئێمەین لە ڕێگەی گوتارەوە پەیام ئاڕاستی یەکتریەکەین وتەمان هەیە بۆ یەکتری شتمان هەیە لە پشتەوە ئەمانێت چی بکەین
وا بکەین ئینسانەکان لە بیرکردنەوە بخەین لە ئازادیان بخەین لە ئینسانیەتیان بخەین وان لێ بکەین ئەو شتە بکەن کە ئێمە مەبەستمانە نەک ئەو شتی کە خۆیان مەبەستیانە واتە تۆ بە ئازادی دابنیشی جۆ لەم بگری جیاوازە لەوەی کە من ناچارەت کەم جۆ لە من بگری وەکو تایپی سۆفیست و تایپی فەیلسوفەکان کە باسمان کرد سۆفیستەکان بە زەبری لێدان و پارە ئیشەکانە کرد بەڵام فەیلسوفەکان بە زەبری هیچ نا بە زەبری حەقیقەت ئێمە بێسە خۆمان جا بکەینەوە ئەکادیمیەکانمان سەر بە کام تایپین ئەو جێڵم بەکراوەی و جوابی نایەم و لەبەری بەڕاستیەکەی جواب لای هەرەکەمان بە جۆرێکە احترامن بۆ ئەوەش کاتێ باسی پەیوەندی شانۆ بە کۆمەڵگەوەکەین ئەلێرۆی چڕانەکە دەست پێکا سیرەکەین گوتار یەک شەبەقی گەورەیە لە بینی ئێمە و خەڵکی ئاساییە دەیان کە سێ ڕەخنەی لێمان هەیە ناوێرە قسە بکە بە بیانووی کە ئێمە شەهادەمان هەیە بە بیانی کە من مامۆسان لە فڵانە شوێنە بە بیانی کە کڵاوی دکتۆرەکەم لەسەرایە بە بیانی عەباکەم لەسەرایە تۆ ئەزانی تۆ غەڵەتی لە ڕاستیەکەکەینە گفتوگۆ قسەکردن سێرەکەی هیچ فەرقێک لە بینی من و توانی هەردووکمانەوە یەک لە شتە تێگەیشتین بەڵام من لەبەری کە تۆزە ئەتەکێتم بۆ خۆم دروست کردو بە زەبری عەباوشتەکەی شانم وام کردو جەنابە تۆزە سڵ بکەیتەوە لەم حاڵەتە جەنابش لەبەری جلی کوردی لە بەراوا بزانی بۆت نییە باسی ئەکادمی لە ڕاستیە لەوانێت جەناب زۆر لە من ئەکادمیتر قسە بکەی لەم شتەیە کەواتە نە بە جلو بەرگە نە بە بڕوانامەیە و نە بەوەشە کە بە زۆر کەستەوە بکەین بەڵکو باوەڕمان بەوەیە ئینسانە بێت لە ڕێگەی تاکبوونی خۆی بسەلمێنێ و لە ناو پرۆسێکی ئازادە بڕیا لەو بە باگراوندێکی تیۆری هەبێ و لە ناو سیستمیشا بێ کاتە کەسێکی بێ سیستم کەسێکی بێتیۆر پێوترێ پۆپۆلیزم ئالێرەوە من بینم ناخۆشە بێ لەگەڵ کۆمەڵگەیە خۆم نامە بەسم شانۆیە شانۆ کۆمەڵگە بینیان ناخۆشە بێ شانۆیەک دروستە بێ جەماوەرێکی زۆری هەیە خەڵکێکی زۆرە چن بۆ سەیری بەڵام ئەکادیمی نییە خەڵکی ئەکادیمی ژێت پشتگیریەکە کارەساتەکە لێوە دەست پێکە خەڵکێکی خاوەن بڕوانامەی زۆریان پشتگیری لەو جۆرە شانۆیەکەن کە شانۆیەکی پۆپۆلیستیە هەموو ئامانجی ئەوەیە بگا بۆ شتی کە خۆی ئێوێ ئیتر ئایا دەستێکی سیاسی لە پشتە ئایا مەبلەغی پارەی زۆری لە پشتە ئایا بە زۆر ئەیانوێ خەڵک ئاست و کواڵیتی داوەزەنی بەرهەمەکان ئاخر لەوە خۆشتر نییە مەسەلەن من هەموو جارێک گوتومە لە زۆر شوێنی ژێڵێمەوە بینەری ئۆرکستراکانمان زۆرتر جۆگرەکانمانیان بینەری گەعدەکانمان لە شوێکە چەند گەعداکرێ و لە شوێکە چەند کۆنسێرت لە وڵاتاکرێ وانە کاتە ئەمانی کە ئەو گوتاری کە ئیش لەسەر گەعدەکانەکە ئەو خەڵکانە نین کە باشترینەکانن لە چانی ئۆرکستراکانەکەن من بیرمە لێکێ لەم کۆنسێرتانی ئاخیرا بوو لە ڕیب بەڕێزێکەوە بە سپۆنسەری ئاسیا سێڵ هەردوو هونەرمەند ناویان ناڵێم سپۆنسەرەکەم بۆ کۆنسێرتێکی جوانی ڕاقی و نەریەوە بزان بە هەمی 200 بلیتیان نەفرۆشتەوە بەڵام یەکێ لەو هونەرمەندە میلیانە بە تاقی تەنیا خۆی لە ڕێگەیەکە لەو بەڕێزان لەو کەناڵانە مدیرە پێویستمەڵە 162,000 بلیتمان فرۆشتەوە سێم دوو ڕەقەمە کات بەراورد ناکرێت باشە بڵێن کامان ئەکادیمیە لەبەر ئێمە جەماوەری زۆر و خەڵکێکی زۆری لەگەڵا بۆیە وایە یان بڵین ئێمە بێ احترام بجێڕینەوە بە ئەو شتانە کەواتە کاتێک کە باسی گوتارەکەین ڕێک ئەبێ ڕاستەوخۆ بیرمان بێ لە پشتەوە پەیام هەیە لە پشت ئەوە پۆپۆلیزم ئامادەوەتە شعبەویەت میلیگەرایی ئەڵبەتە میلیگەرایی و میلی زۆر جوانە بەس من نازانم بەراوردینیکەین بەڵام کە باسی میلیەکەمە بەسمانەوە نییە شتی فۆلکلۆری و شتی مێژووی خۆمان میلیگەرایی بۆ معنایی کە تۆ هەموو شتێ ڕاستە بیکە بەس بۆی خەڵک ڕاکێشی بەڵام ئەمە تا کوێت تا شوێنێکێت تا داواکاریەکانی جێبەجێ مەکە باین لە تۆش هەڵەگەڕێتەوە کەواتە ئەزمونێکە گوتار ئەزمونێکە لە ڕێگەی پەیامەوە ئیشەکە لەسەر بێپەروەردەکردنی هاوڵاتی واتە تێکشکاندنی پەروەردەی هاوڵاتیەکی باش پەروەردەکرا ئەگەر مامۆستای باشێ بێ لە مەکتەبە هونەرێکی باش خۆشەوێ ناوی شێوەکارەکانی وڵاتەکەی زانێت ناوی مۆسیقیەکانە زانێت ناوی شاعیرەکانە زانێت ناوی ڕۆمانووسەکانە زانێت ناوی هونەرمەند و وێنەکێش و پەیکەرساز و سیرامیکساز و هەموومان ناناسێ بەڵام بڕۆ بە مامۆساکانیشان بڵێ بە بەڕێوەبەری قوتابخانەکان بڵێ بڵێ تۆ چەند هونەرمەندە ناسی ناوی کێ ناسی بە سیاسەکان بڵێ بڵێ تۆ کێ خوێنیتەوە کام هونەرمەند کام نووسەر کام شاعیر کام شێوەکار کام شانۆکار باشە لەبەر ئەوەی کە لەبەری کە تۆ ناناسیان من ناناسیان ئەو ناناسێ ئەکرێ بڵین ئەمە هونەرەکەی لاوازە یان ئەبێ ئەکادیمیەکان لێرە ئیشێکی تر سەرڕێگە بخەن کە من بۆ خۆم دەستم پێ کردووە ئێمە لە بواری شانۆیە کاتێک کە باسی ئەکادیمیەتەکەین پێویستمان بە توێژینەوەی نە لە ڕەخنەمان کەمە نە لە قسە نە لە وتارمان کەم نییە ئەم قسانەمان زۆرە ئینە دەرەوە لە نمایشەکان قسە ئەکەین بێکەوە جۆجاب لە بینی خۆمانە بەڵام هاوڵاتیەکانە ڕۆنەوە لەبەری پورزاکەی عەرزی هەبوو چوو سەیری کردوتەوە
تۆ بلیتێکە بڕێ لەبەری من داوەتم کردووی یان هاتووی بلیتەکەشم بۆ کڕی وتمۆرە بەس قەرەباڵقی گەڕۆ ئیتر کاممان خزممان زۆرترە لەوێ جەماعەتمان زیاترە و بینەرەکانمان زۆرترن قەرەباڵقترن بەڵام کاتێکە بەچی ئازانی بەرهەمێک ئەکادیمیە ئەبێ ئەو خەڵکانی کە توێژەرن کە بنەمای کلتوری و سەقافیان بەرزە بێنن تحقیقی و بەرهەمانەمان بۆ بکەن ئێمەی هاوڵاتیشە بێ بینەر بین لێ دابنیشین بۆی بزانن ئەو هونەری کە دوێنێ نمایشکرا و بلیتێکمان بڕی چ جۆرە هونەرێکە بەڕاستی ئەوەی کە بینیمان شانۆ بوو یان شتێکی تر بوو بەناوی شانۆ پێشکەشیان کردین پرسیارەکە لێرە ئەوەیە ئەوەی کە بینیمان شانۆ بوو یان شتێکی تریان پێوتین بەناوی شانۆوە ئێمەیان بۆ بردبوو بۆیان بردبوو داوای بردەکەم مصطلحە ناشرینشە بەس بەڕاستی ئیشی گوتار پەیام ئایدۆلۆجیا شعبێتەمیان ئەم پرۆسەیە جێبەجێکەن بەڵام ئەکادیمیەکان پێ لەسەر سیستم تیۆر باگراوند داگرن و باوەشیان بە ئینسانی ئازادەیە چونکە بۆ ئەزانم کەسە لە خۆیەوە بڕیار نایە ئاساییە ئینسانێکی ئەکادیمی دوان سیان بەیەک و جیاواز بن و بەرهەمی قبوڵ نەکەن یان ڕەتی کەن یان بە پێچەوانەوە بەڵام ئاسایی نییە زەڕبی پیا بێنن سێری هەموو بەرهەمە شعبەویانە بکەن بە گەعدەکانیشەوە ئەوەی جوێن و قسەی ناشرین بەیەکەڵەن خۆدانانیشن باسی هونەر و شت کەن بەیەکەوە خۆ شەڕیان لەسەر شیعر نییە شەڕیان لەسەر مۆسیقا نییە شەڕیان لەسەر کواڵیتی و نۆعیەتی بەرهەمەکان نییە شەڕیان لەسەرەوەی چێوی تری بەزاندووە ئێستا شانۆ ژوای لاتوە ئەڵێ کە قساکە ئەڵێ با بۆ فڵانە نمایش لەگەڵ مامۆستا باسمان کرد ئەوەنە ڕۆژ بەردەوام باشە ساح کراوەتەوە بۆ شانۆ بوو فڵانە سیاسی بێتە سەرجادە بەڕیس یەک ڕەتڵ سارێ بەدوارڕەوە بەڵام مەرجە لەسەرەوەی کە ئەمە کەسێکی خۆشەویستە لەناو خەڵکە بەڵگەی لەسەرەوە هونەرمەندەکانیشمان وان شاعیرەکانیشمان وان بە تایبەت بۆ شانۆ قسە بکەین شانۆ ئێستا پەیوەندیکی زۆر خراپی لەگەڵ کۆمەلگا هەیە لە ڕێگەی ئەو بزوتنەوە پۆپۆلیستی کە لە ناو فێربوون ئێستا بەسمێکی کەشمان داهاتووە بە ناوی جەماوەری شانۆوە قساکەن یەن سۆشیال ئەوانی کە لە سۆشیال میدیا دەرەکەون تیکتۆکچی و سۆشیال میدیاکان بەڕێوەبن ئەوانی کە شەوان دائنیشن گەعدەکان بەڕێوەبن ئەمانە دیارن لەناو خەڵکەوە بڵێیت و نەڵی ڤیوەری باشیشان هەیە و سپۆنسەری باشیشان هەیە لە هەمان کاتە ئەوانە پەیوەندی دروستەکەن لە بینی شانۆ و کۆمەڵگایە کەواتە ئێستا پەیوەندی کۆمەڵگاکە ئێمە لە ڕووی شاریەوە پەیوەندیەکی ناتەندروستە پەیوەندیەکە لەسەر ئەساسی تیکتۆکچیەکان یعنی ئەو تیکتۆک چییە لەگەڵ تۆ ئیشتەکە بەرهەمەکە و چۆڵ ئەبێ و بە پێچوانەش و هەتاوان و لەگەڵ بێ بزوتنەوە شعبەیەکەی تۆ بەرەو پێشەوە ڕات و نمایشەکانیشی زۆر بەردەوام بن ئێمە چۆن لە شانۆ تێیەکەین هەقام ئیمتیحانەی یەکەم جاری هونەرمەندەکان بکەین من خۆم لە بەرنامەیەکە بە 10 حەڵقە لەگەڵێکە لە کەناڵەکان ئامەم کرد پرسیاری ومانەکەینەوە بۆ لە شانۆ تێنابین باوەڕکە لەگەڵ زۆر لە هونەرمەندەکان قسەم کردووە هیچ فەرقی نییە لەگەڵ کاک عەبدوڵای دراوسێمانە کە بە حیاتی شانۆی هەر نەدیوە زۆر جار کەسێک دوو لە ڕووی جەنابتان کە درۆ کاڵێ نواندن مەکە یعنی ئێمە چەند ساڵ زانکۆ پەیمانگاکەین فێری درۆکردنیان نەکەینم زەلامانە یعنی ئەمەما حەز لە درۆ نەما عەجیبی درۆین ئاچین تەلەبەیەک کوڕوکچەکانمانێ نێرین بۆ زانکۆ پەیمانگاکان پێیان ئەڵێین بڕۆن لێ فێری درۆکردن بن یان فێری نواندن بن چەند جار شتەمان بیسوڵێت کاکە پێی بڵێ بە تەمسیل نەکە تەمسیل ناکەوە درۆکە جەنابتان پێی بچێتە قەوسەوە کەواتە ئێمە کاتێککە باسی نواندنەکەین باسی زانستەکەین و باسی ئەکادیمیەتەکەین باسی تیۆرەکەین بینەرانی شانۆشکێن ئەمە و بەشەیە کە شمولی زۆر بەمانەکە هەمومان بینەری شانوین بەڵام چۆن کاتێک کە بەرهەمێک لاواز بێ ئایا ئێمە وەکو نەرویج وین بزوتنێکی فیمینیستی بۆ یەکەمین جا لە ساڵی 1970 لەسەر دەستی کیا دروستە بێ ژنەکان چۆنیە سەرجادە کاتێ لە ماڵی بووکەش وشەیە ناچارەکە نووسەر نەسەکەی هەڵکێشێتەوە و جارێکە کۆتایەکەی دەستکاریکە بۆی کە ژن تەنازولی تیانەکە چێ کردی شانۆ کردی بزوتنەوەی فیمینیستی مێژۆکەی گەڕێتەوە بۆ شانۆ نە بۆ شتێکی تر بەڵام شانۆیەکی بێدەسەڵاتێ لە کوردستانە هەزار شت کە کەس نابێت کۆمیدی نەبی و هەزەری نەبی بینەرە نابێتەوە خۆ بەدەستخوونیە لەبەری بینەرەکانیشمان تاوانبارن لەم حاڵەت یعنی بەرپرسیارن ببورن تاوانبارن بەرپرسیارن لە بەرامبەر بەو هەوڵەی کە هەیە تۆ شانۆیە کە تێ گوتارت ئاڕاستاکە ئەکادیمی نییە خۆی وەکو ئەکادیمی بشانەیە باشە بەڵام لە عینی کاتیشا تۆش گومانی لە خوب کە بەڕاستی بینەری قەت لە خۆتت پرسیوە شانۆ چییە ئەم شتەی من بینیمە لە چییە چێ قەت لە خۆتت پرسی و ڕۆژە لە ڕۆژان بەرهەمی من سێرم کرد فەرقی چی بوو لەگەڵ بەرهەمی کە پێشتر بینیان بۆچی ناچم بۆ سێری شانۆ ئەمە ئەو شتێکە لە شانۆیە ئێمە بە کێشە ئەیبینین بە مشکیلە ئەیبینین
تا ئێستا بەحسی وردمان نیە لەسەر ئەو بابەتە من خۆم کۆمەڵە نووسین و بابەتی ترم هەیە بەڵام ناچنە بابەتی توێژینەوە کە ئینشەڵڵا هیوادارم لە داهاتوە بەورتر بچینە ناوی. پەیام چییە؟ پێویستە هەموو بەرهەمێکی شانی پەیامی هەبێ ئێگەر نەیبوو. باشە پەیوەندی ئایدۆلۆجیا بە گوتار و پەیامەوە چییە؟ ئایدۆلۆجیا کاکو باسمان کرد لەوەی جۆرج ئۆروێلە کە پێت ئەڵێمە چەندە ئەڵێ 5. ئێگەر حیزب پێویستی یانگە فڵان پێویستی ئەگەر فڵانە کەس پێویستی ئەمە چەندە؟ کەواتە گوتار لە ڕێی پەیامەکانەوە ئیش لەسەرەوە کە ئایدۆلۆجیا بەرهەم بێنێ و لە ڕێگەی ئەوەشەوە دیسانێتەوە ناو بەرهەمەکانمان وامان لێکە ئێمە لە باتی چێژ لە بەرهەم وەرگرین ڕقمان لە بەرهەمەکان بێ لەبەری کە لەگەڵ ئێمە ناگونجێ لەگەڵ تایپی ئێمە ناگونجێ عینەن گعدەکە وایە ئەچین بۆ گوێ لە مۆسیقاکان ناگرین جۆ لە گعدەکاگەی خۆشە خۆش و مەسئولیاتی تیانە دوو چەقەنەلیت و ڕێت و تاڵی شەوی هەرەوەنێ بەڵام کاتێک هێتە سەر باسی ئەکادیمی بەڵێ جۆ لەم نەناگرم لەبەری نازانێ تیمپانی ئیشی چیە لە مۆسیقا مەسا ڕیتم ئیشی چییە من نازانێ ئاواز چییە نەک لەبەری نایزانم بەس بێ تعریفیکە نایزانم کۆی نازانین گوێی لێ بگرێ تەحملی نابێ بەجار فیلمێکەوە خەوێ سەری فیلمەکە خەوێ کاگەڵ گوڵواتە پشتیوانی ئەمە مەکەی سەری فیلمەکەوە خەوێ هەیە ئەڵێ من بەجار قەنات فڵان شتۆ داریش مە خەومە تاکو فیلمەکە تەواو بێ ئەمە لێرادەیەخی کێ بگی کاتە پەیوەندی ئایدۆلۆجیا زۆر مشکلەیە ئەم پۆپۆلیسمەیە هاتووەتە ناو شتەکان وا ئەکات ئێمە چێژ لە هیچ بەرهەمێکی خۆمان وەرناگرین لەبەری پێشوەخت ئەو شتێک ئێمە چاوەڕێیەکەین وەکووتم لەم پێفۆرمانسی ئاخیری تیپی خۆمانە تیپی ئاورانی گەزیزە و تووشە حاڵەتە بووین زۆر کەسێ چێژی وەرنەگرت لەبەری چاوەڕی پەیامێ کرد چاوەڕێ کرد گوتارێک هەبێ چاوەڕێ کرد ئایدۆلۆجیاک پشتیوانی بکە لە کاتێکا ئیشی هونەری هاوچەرخ هەتا بە ئینستەڵەیشن لە شێوەکاریشە شتێکمان نییە پێی بڵێ من مەبەستم ئەمە بخۆیەوە جەکەواتە گەر مەبەستمەوە بانیکەم لە هاجرا من ناتوان پێ بڵێم مەبەست چی بوو ئەگە پێم وتیەوە بسێری فیلمەکەەوە ناکەم بە دیارڕێ پێم بڵێ بەنامەیە بۆم بنێرە دوایی تر نایەم بەسێری شەکە تاوا من تێگەیشتم چیتەوە بەڵام ئێمە ئەمانێ ئەگەر خوا مەبەستی با هەموو ئاین و قورئان و هەموو حەدیث و شتەی نانار وەنیە یعنی ئەم پەیامی بۆ لە ڕێی پێغەمبەرانەوە نانار یەک جارێ من مەبەستمە ئینسان ئاوا بێ کەم زۆر جاڵم قورئان پەیامیتیانی زۆر جار تووشی کێشا بووم لەسەر چەند بیخەنە قەوسەوە خاوەڕێی زۆر شخصیە تەنیا هەدەفەکەم وەیە گفتوگۆ دروست بێنی بۆیە کاتێک کە باسی ئایدۆلۆجیاکەین لە هەمووی خەتەرترە کە لە پشتی گوتار و پەیامی تایە بەڕجای ئیشی هاوچەرخ ئیشی تازە کە پێوترێت تیۆری وەرگری ئستاتیکا کە من خۆم ئیش لەسەر و تیۆراکەم ئاخیر بەرهەمی خۆم ژێو پێ لەسەر ئەوە بووە و بە کتێبی شێوەزان زۆربەی بە ڕێزانیش بینیویانە ئیش دەسەراکی پەیاممان نەبێ پەیامی وازەح بڵێ من مەبەستم ئەوەیە چونکە ئەگەر وتم ئەوەمە چێژی تۆم کوشت تۆ خوب بڕۆشت بدۆزەرەوە تۆ خۆت بڕۆ لە زەوق تێبگە لە ڕنگ تێبگە لە مۆسیقا تێبگە لە ڕیتم تێبگە لە کۆمپۆزیشن لە تەکوینات لەو شتانە تێبگانی هیچی تێناچێ هاوڵاتیەکی ئێمە ئەڵێ ڕۆمان و خوێندە باسی چیەکە ناخۆشترینشت بۆ ڕۆمان نووسەکانەوەن کەوانپلان کە سی فیلمێکەکە لە سپۆیلەکە یەکسەر کاگەڵگوت لە ماشارە زیاتر لە مەجالە کە سپۆیل چییە کابرا هێشتا فیلمەکەی نەجێ باسی ئاخیرەکەی بووەکە لە ڕێگە بە بامن بچم خۆم بینەری بم یان بۆ چێژی منە کوژی باوەڕ بە من نییە بۆ بینەر یعنی بێ هیچێک بیرمان بۆ بکاتەوە پێمان بڵێم شیعرە باسی ئەوەکە باسی ئەوە ناکات شیعرێکە بۆیە نووسیوێتی بۆی بیخوێنیتەوە یان چێژی لە وەرەگریت و سەقافەتت گەیشتوەتەوە ئاستا یان نەگەیشتوەتەوە ئاستا و جارێ زۆریمەوە کەواتە بەرهەمەکان لە ڕێی گوتارەوە دابەشە بن بۆ ئەم خەتاگە بیکەین بە دوو لەتەوەم شتا لە تێکیەوە بەرهەمانن کە سەرکەوتون مە با بڵێن زۆر بنەرینەوە بەشێکشیەوە بەرهەمانن کە ئاستیان زۆر زفتیان با بڵێن خراپە بە کەڵکی قسەکردن نایە ئەوەی کە بە کەڵکی قسەکردن ناوە باشە هیچ نەڵێن بۆ خۆمان دانیشتوین ئەوەشی کە جوانە پێویستە دەستگیرۆی بکەین و بزانین لە چواکەم و کوڕی هەیەشی تیا بکەین کاتە شانێکی پۆپۆلیسی چۆن دروستە بێت لەو کاتێک کە داوای ئایدۆلۆجیای لێکەین کە داوای پەیامی لێکەین کە داوای گوتاری لێکەین کە ئەکادیمی نییە واتە تیۆری تیان نییە سیستمی تیان نییە بنەمای تیان نییە باوەڕی بە کتێب نییە باوەڕی بە سەرچاوە نییە بۆ خۆی چی پێخۆشە واکە میمە خەڵک کۆکاتەوە کێ باشترین خەڵک کۆکاتەوە گەعدە باشترین شوێنە بۆ کۆکردنی خەڵک ئەگەر هەدەفەکەت ئەوەیە باشترین شوێنە وەگەر مەبەستی شەوە نیە بە دوای هونەراگەڕی بەڕاستی بێ زەحمەت ئەبێت تەحقیق کرێەوە بە بەحسەکرێت
بۆی کە بیسەلمێنی بەرهەمێکی هونەری تا چەند لە هونەر ئەچێ لە ڕووی ئەکادیمیەوە پێویستە خەڵکانی شارەزا و پسپۆڕ لە بوارەیە قسەیان هەبێ وە قسەکانیشان نابێ قسەی ئاسایی بن ئەبێت دەیان لە دووە و دانیشتنی بۆ بکرێت بە تایبەت کات شتێکە بێتە دیاردە مانگە 2 مانگ بەردەوامە بێ مانگە 2 مانگ تۆ خەڵک سەر قاڵەکەی بەهاش و وشێکەوە کاتێ پرسیاری دەکەرێن بە ڕاز ئەمە شانۆیە شانۆ بوو پیرۆزبایی لەکەینەوە بێت دەستخۆشی لە بکەینەوە و پڕۆژە لە ئاساییشی بکەینەوە بەڵام ئەگەر شانۆ نەبووە بێ چی بکەین بۆچی هێڵی بۆچی شانۆ پاشە کشاکەیان بۆچی وازانین دۆخمان زۆر باشە ئەو پرسیارە کارێکەکەمان لە جێ خۆیەکرێت دەیان پرسیارێ بێ هەیە شانۆی نەدیۆڵە شانۆ بەس ئیزۆ خراپەر نوخبە سەیرێکە ئەوان نییە ئێمە ئیشەکانی خۆمان بەشی خۆمان بینەریشمان هەیە و قاعەکانیشمان زۆر جار پڕی هیچ کێشەیەکشی نییە ئەگەر وەکو ڕەقەم سەیری بکەیان وەکو این بەڵام لە ڕاستیە ئێمە بۆیە دۆخمان باش نییە ئەوەنی قسەکردنی سەطحی و سەریع و ڕقمان هەیە بەرامبەری نیمانە بە توێژینەوە چەند توێژینەوەمان هەیە لە بواری شانۆیە ساغی بکاتەوە کە دۆخی شانۆی پێش ڕاپەڕین چۆن بووە لە دوای ڕاپەڕین تا 2000 چۆن بووە لە 2000 بۆ ئێسەوەزئی چۆنە ئایا ئێمە کاریگەریەکانی تەکنەلۆجیا پێشکەوتنی کۆمەڵگا باری دارایی خەڵک شەڕی ناوخۆ مەسەلەن ئەوانە هیچمان لێکاتەوە چەند توێژینەوەمان هەیە لە بوارەیە چێ هەستەوە بەم ئیشە ئێم گوترێ چییە هەیە پێی وایە ئەمە دەقی شانۆمان هەر نییە شانۆمان هەر نییە لەو سەردەما هەیەش لە بابعکسەوە مە زۆر زێڕینەوە من ڕێزمێ بۆ هەردوو بۆ چوونەکە بەڵام لەگەڵ هیچیان نیم هەتا ساغ نەکرێتەوە ئێمە لەم ساڵانەیە خیر ساڵی پار لە تیپی خۆمانە بۆیە و مۆزوع ساخینەوە قسەمان لەسەر شانۆنامەیەکی بەڕێزمان مەسا گەزیزەکە کە بە خۆشحاڵە خۆی لێرەیە بۆی کە قسەی سەطحی نەکەین هاتین بەحسێکی 200 تا لاپەڕین کردو خۆم پێسام سێ جۆر لە فۆرمی سیبیانم بڵاو کردوەوە لە جاخۆ هەتاکو خانەکەین فۆرمم دابشکە بۆی کە بیسەلمێنیا بەڕاستی ئەمە شانۆنامەمان هەیە ئایا بەڕاستی ئەم دەقەی مامۆستا 4 جاری خراج کراوە ئەمە شانۆنامەیە یان ئێمە بە زۆرەمانێ وای لێ بکەین من ڕام نییە وەکو توێژەر ئەتوانین کتێبەکە بخوێنیتەوە من تەڵقینی ناکەم من هیچی حازرم پێ نییە پێ بڵێم بڕۆ کتێبەکە بخوێنەرەوە زانی کە لێ بڕیارمان ناوە یان بڕیارمان نێوە خەڵک چی هەڵێ شانۆکار چی هەڵێ ئەمێک نییە فۆرمی شانۆکارم لە بەردەستایە وەڵڵا هیچ فەرقی نییە لەگەڵ کەسێکە کە بە حیاتی شانۆی نەدیوە بەڵام ڕێیشیمان وەرگرتووە لە بەری شانۆکارە و ڕەقەم و ناوە کەواتە ئێمە کە باسیەواکەین بۆچی واسەکەین دۆخمان باشە لە بەری توێژینەوەمان نییە کورت و مختصر دانی پیانین شانۆکەمان شانۆیەکی بێ توێژینەوەیە شانۆیەکی بێئیتارە شانۆیەکی نائەکادیمیە شانۆیەکمان هەیە لەسەر ئەساسی حەز و ویست و جەماعەت دروست بووە هەتا ئەم تانی منیش ساکردنەوەی پێویستە کە من ناتوانم بیسەلمێنم بەس بەڵگەکەم ئەوەیە چەند بابەتی تری لەم جۆرەمان هەیە مەسەلەن ئێمە دوو گرۆپ لە ئایدۆلۆجیامان هەیە لە کوردستانە ئیشەکەن لە ڕاستیە یەکیان کار لەسەر جەماوەرەکە وەکو گروپێکی دیموکراسی خۆی دەرەخا زۆر پێشکەوت و خواست کەسێکە هیچ کێشەیەکی نییە بەزێمە کێشەمان هەیە ئێوە مشکلەتان هەیە کاگەڵ گورد فلان نازام چی ئەوانە نازان فەن بکەن گروپێکی ترمان هەیە ئەوەنەی خەڵکێکە پێویستی پێێتی ینی بەکارێنێنە بۆ هەدەفێکی دیاریکراوە کابرای تیکتۆکچی سۆشال میدیا هێنێ ئیشێکی پێکە و ئەڕوا بۆ خوێناسیێنێ و کاسپێکی پێدەسەکە لە حیزبێ لە شوێنە شتێکە و بەنای جەماوەرەکەیەوە کاتێمە ئێستا دوو گروپ لە جەماوەری ئایدۆلۆژیمان هەیە لە شانۆیە یەکیشان ئیش لەسەراکە بەڕێڕەوی دوور و درێژ بەنای دیموکراسیەت و ئازادی و شتانەوە ڕاوی تریشان بەنای من کۆمەڵە خاڵی هاوبەشم دیاریکە بوو ئەنجام و گفتوگۆ لە ڕاستیە دام نابوو بە ڕاهێنان بیکەین بەڵام من لێرایشەکان مەوەستێنم بۆی کە بەڕێستان زۆر لێزار نەکەم زۆر سوپاس